بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. اللهم آمين يا مجيب السائلين، يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا، عافنا فاعف عنا، وعلى طاعتك وشكرك أعنا، وعلى الإيمان والإسلام توفنا يا رب العالمين. سلام ورحمة وبركاتی خوای گەورە بەڕژێ بەسەر ئێوەی ئاز و خۆشەویست و بینەرانی بەرنامەی شیرینچال لە کەناڵی ئاسمانی پەیام. ئەزانم لاڵقەیەکی تر و لە ناوجەرگەی زستانێکی تا ئەنازێک سارد و باراناوی. سپاس بۆ خوای گەورە، سپاسی خوا لەسەرم نیعمەتە گەورانە کە باران و بەفرمان بۆ بارانێت، کە سەرمامان بۆ دروسەکات، کە گەرمامان بۆ بەرهەم ئەهێنێت. ئەو زاتە زۆر بەخشندەیە و هەموو شتێکی بە میقدار و بە ئەندازەیە. هیچ شتێک بە خۆڕایی دروست ناکات لە پشت هەموو دروستکراوەکانی، هەموو ویستەکانی، هەموو ئیرادەیەک، هەموو قەدەرێکی خوا حکمتێک و دەیان حکمت و بگرە بێ سنوور حکمەتی خوای گەورە هەیە. چەندێکیان پیانەزانین و چەندێکیان ئاگامان لێیانە و چەندێکیان کەش فەکرێ بۆمان و چەندێکیان هیچی لێ نازانین و یەینە دنیا و ئەشڕۆین ئیشی ئێمە نییە، چکە بازنەی بەندایەتی ئێمە جیاوازە لە بازنەی خوایەتی خوای گەورە. ئەوەی ئێمە شتێکی زۆر سنووردار و بەشێکی کەممان پێدراوە، هی خوای گەورە بێ سنوور و مطلق و خوایەتی و ئولوهیەت و ڕبوبیەت و دەسەڵاتی خۆی لەم گردونەیە ئەخاتە کار. لەبەرەوە ئێمەی بەندە لە سەرمانە کەوا ئیمانمان بەخوا آمنت بالله وملائكته وكتبه ورسله وباليوم الآخر وبالقدر خيره وشره. آمنت بالله هەتا ئەو شوێنەی کە ئیمانمان بە ڕۆژی دوایی و بە قەدەرەکانی خوا هەیە بە خێر و شەڕی. ئەهلی سونە و جەماعە لەسەر ئەو عەقیدە و بیر و باوەڕن کە قەدەرەکانی خوا بە خێر و بە شەڕ هەمووی لەلایەن خواوەیە و خوای گەورە بێ ئاگانیە لێ لە ژێر سەیطرە و دەسەڵاتی خوا دەرنەچووە. عەمەلەکانمان لە ئەوەڵ و لە ئاخر و لە داهاتوو لە ئێستا و لە زەمان و خەیری زەمانە، لە مەکان و غەیری مەکانە بەدەستی خوای گەورەیە. ئێمە هەمومان دروستکراوی خوای گەورەین. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ قەدەر الله سر الله، قەدەری خوا سری خوایە، لا نەکشفه. ئێمەی مرۆڤ ناتوانین کەشفی سری خوا بکەین، نهێنیەکانی قەدەر بزانین، ڕەنگە شتێکی جوزئی بچووک بزانین، بەڵام بۆ مناڵێک لەوێ ئەمرێت، بۆ کۆمەڵێ مناڵتیاچیت، بۆ فلانە کەس ئیفلیجە، بۆ فلانە کەس بە زکماکی کە لەدایی کە بێ نابینایە. هەموومانە قەدەری خوان و هەمووشی حکمەتی لە پشتە و هەمووشی لە پشتیەوە ڕەحمەت و بەزەی خوا هەیە. اینجا ئەو ڕووداوە ڕوەدات. فەرمونە ئەڵقەی ئەم جارەمان. ڕازە پەنهانەکانی قەدەر. بۆچی دەروونەکان ئیلهامی چاکە و خراپە دەکرێن و ڕێبەدیی چاکەی پیشانەدرێت و ڕێگری خراپەشی لێ ناکرێت و ئیختیار و ویستی لە نزیک دەستەکانی خۆی بۆ دانرێت. زاتی خۆی تەبارەک و تەعالا هیچی لە دەست دەرنەچووە و بێ ئاگانیە لە داهاتوو و ڕابردوو ئێستای تەواوی مەخلوقاتەکانی خۆی. نهێنی قەدەرەکان پرسیاریان لێ ناکرێت، پرسیار لە خوای گەورە ناکرێ بۆچی ئاوات کرد. لا يسأل عما يفعل وهم يسألون. مرۆڤ لە بەردەم لێپرسینەوەدایە و ناحاڵیەتی ڕووی پرسیار لە خالقی وجود و مرۆڤ بکرێت. وما تشاءون إلا أن يشاء الله. ئەبێت یاخود شەریعەتەن مامەڵە لەگەڵ قەدەرەکانە بکەین، یاخود حەقیقەتەن و باشتریشە هەردووکیان.
ئێمە یاخود سەبەبی مامەڵە ئەکەین یاخود تەسلیمی قەدەرین، لەگەڵ شنەی شەماڵی قەدەرا بژین، چون ئێمە نازانین لە خێرا چ خێرێک هەیە و لە شەڕیشا چ شەڕێکی پشت شەڕ شاراوەیە. عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم. وەختێ بە ئەحکامەکانی شەریعەت سەیرەکەیت دەپرسی بۆچی کەسێک کەشتیە کوونەکە لە کاتێکا زەرەر لە خاوەنیە دات. فانطلقا حتى إذا ركبا في السفينة خرقها قال أخرقتها لتغرق أهلها لقد جئت شيئا إمرا. بەڵام وەختێ هەندێ لە ئەسراری قەدەری خێر دەرەکەوێت دەبینی جۆرێکی ترە، ڕەنگە پاشایەکی زاڵم کەشتیە بێعەیبەکان داگیر بکات و بیان با بۆ خۆی. أما السفينة فكانت لمساكين يعملون في البحر فأردت أن أعيبها وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا. شريعة بوشي منالكت كشت أقتلت نفسا زكية بغير نفس. بلام حقيقة بوئي بروانا أبواه مؤمنين فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا. أمنا لقور أبيت أخوان ناس وأچێتە دۆزەخ و دایک و باوکیشی بە فتارەتە ئەبات، بەڵام وەختێ بە مناڵی ئەمرێت ئەچێتە بەهەشت و پاداشت و سەبری مردنیشی دایک و باوکی باتە بەهەشت. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و سەڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەری ئازیز و خۆشەویست و نوری چاومان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر گیانی ماڵ و خێزان و یار و یاوەرانی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. سەرەتا منش خۆم بە خۆشحاڵە زانم کە لە خزمەتانە بم و لە خزمەتی ئەم کەناڵە بە ڕێز و قەدرگرانەیە بم. ئومێدی ئیستیقامە بەردەوامی ئەخوازم بۆ هەموو ئەو کەناڵانی کە خزمەت بە دین و ژینمانەکەن بەڕاستی. داواشەکەین لە خوای گەورە باشتر و جوانتر تەوفیقیان با بۆ خزمەتکردنی ئەم پەیامە جوانە. دەربارەی پرسیارەکەت مامۆسای بەڕێز قەدەر توانین بڵێن یەکێکە لە ئەسڵی ئیمانمان بەڕاستی. ئەم قسەیش لەوەوە سەرچاوە ئەگرێ کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ فەرمودەیەکمان بۆ گێڕێتەوە لە پێغەمبەری ئازیزمانەوە صلی الله عليه وسلم لەمەوە بۆمان دەرەکەوێ کە مەکانەتی قەدەر چۆنە، یعنی مەکانەتی قەدەر لە دینی ئێمەیە، لە ئیسلامە، لە قورئانە، لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چ مەکانەتێکی هەیە. جا ئیمامی عومەرە فەرمێ لە خزمەتی پێغەمبەری ئازیزە صلی الله عليه وسلم هەموومان دانیشت بووین لە ناکاوە لە کاتێکە، یعنی کەسێک هاتە ژوورەوە، کەسەکە هیچ شوێنەوارێکی سەفەری پێوە دیار نەبوو، هیچ ڕەنگ و ڕوخسارێکی سەفەری پێوە دیار نەبوو، تەپ و تۆز و ئەمانەی سەفەری پێوە دیار نەبوو، مانوبوونی پێوە دیار نەبوو، لەگەڵەوەشا کەسمان نەمانە ناسی، یعنی کەسێکی غەریب و بەلامانەوە هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە ئەدەبەوە، زۆر بە هێمنی، زۆر بە تەواضوعێکی جوانەوە لە خزمەت فەخری عالەما دانیشت. تەنانەت ئەوەنە لە پێغەمبەری خوا نزیک بوویەوە هەتاوەکو چۆکی نابە چۆکی مبارەکی فەخری عالەمەوە صلی الله عليه وسلم ڕووی کردە پێغەمبەری ئازیز چەند پرسیارێکی لێ کرد. یەکێک لە پرسیارەکان کە لێی کرد وتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئیمان چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیمان بریتە لە 6 خاڵ. فەرمووی یەکەمیان ئیمانە بەخوا، ئیمانە بە مەلایکەتەکانی خوا، ئیمانە بە پێغەمبەرانی خوا، ئیمانە بە کتێبەکانی خوا، ئیمانە بە ڕۆژی دوایی و ئیمانە بە قەزا و قەدەر. جا فەرمێ میوانەکە کە ئەم پرسیارەی لێ کرد دوایەوە فەرمووی سەدەقت، ڕاستەکەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئیمان ئەم 6 خاڵەیە. ئیتر چەند پرسیارێکی تر ئەکا لە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم. دوای پرسیارەکان هەڵەسێ و ئەڕاتە دەرەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوو لە هاوڵانەکە بە تایبەتی ئیمامی عومەر کە ڕاوی حەدیسەکەیە ئەفەرمی ئەم پیاوەتان ناسی؟ ئەوان وتیان نەوەڵا قوربانە من نەمان ناسی، زۆریش بەلامان و عەجایب بوو. فەرمی ئەمە جبریل بوو عەلەیهی سەلام هاتە لاتان و هاتە لامان و بەم شێوە و لەسەر شێوەی کەسێکەوە ئەم پرسیارانەی کرد. جا لێرەوە پێم خۆش، یعنی ئێمە لە مەکانەتی قەدەر بزانین کە قەدەر یەکێکە لە ئەسڵی ئیمانمان بەڕاستی، وەکو چۆن باوەڕ بەخوا، چۆن باوەڕ بە مەلایکەتەکانی خوا، چۆن باوەڕ بە ڕۆژی قیامەت و چۆن باوەڕ بە پێغەمبەرایەتی سەرجەم پێغەمبەران و بە تایبەتی پێغەمبەری ئازیز و لە دڵا شیرینمان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم
باوەڕ بە کتێبەکان بە تایبەتی قورئان باوەڕش بە قەزا و قەدەر یەکێکە لە ئەسڵی دینی ئێمە واتە ئیمانی هیچ کەسێ لە ئێمە تەواو نابێ هەتا وەکو باوەڕی بە قەزا و قەدەری خوای گەورە نەبێت بۆیە پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم لە فرمودەشینەکانیان لە یەکێک لەو فرمودانە ئاماژەی پێیاوە فەرموویەتی لا يؤمن عبد حتى يؤمن بالقدر ئیمانی تەواو نییە هیچ کەسێ هەتا ئیمانی بە قەدەر نەبێت یعنی باوەڕمان وابێ کە خوای گەورە بڕیارەکانی یاوە کە پەروەردگاری عالەم شتەکانی نووسیوە وەکو لە حەدیسەکە ئیبن عەباسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیبن عەباس گەڕێتەوە فەرمێ لە خزمەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێی وتم یا غولام ئەی مناڵی بچکۆلانە با چەند کەلیماتێک هەیە فێرت کەم ئەفەرمێ کەلیماتەکانی فێر کردم ئامۆژگاریەکانی فێر کردم وەسیەت و نەسیحەتەکانی کردم دوایی لە ئەخیرا فەرمووی ئەوە بزانە رفعت الأقلام وجفت الصحف واتە قەڵەمی قەدەری پەروەردگاری عالەم بەرز بووەتەوە و ئەو نووسراوەش کە خوای گەورە نووسیوێتی وشک بووەتەوە گۆڕانکاری بەسرا نایێت کەواتە ئێمە ئیماندارە بێ ئاوا باوەڕمان بە قەدەری خوای گەورە هەبێت لە حەدیثێکی ترا پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ئاماژەی بەوە داوە کە ئەفەرمێ سێ کەس هەیە بەهەشت بەچاو نابینن یەکەمیان ئەفەرمێ ئەو کەسێک کە ئەزیەتی دایک و باوکیە و دایک و باوکی لێی ناوازیە ئەفەرمێ لا يدخل الجنة ناچێتە بەهەشت دووهەمیان ئەفەرمێ ئەو کەسەی کە هەتاوەکو مردن ناگەڕێتەوە لە دواوە لە ئارەخۆری واتە هەتاوەکو مردن هەر ئارەخۆرە هەتاوەکو مردن جاری وا هەیە جناوی مامۆستا کەسێکە بینی خوا پەنامان بە لە ناو سیارەکەی تووشی سیارەی ڕووداوی هاتووچۆ حادسەی سیارە هاتووە پڕ ناوی سیارەکەی مەشروبە یعنی ئەوەی کێکە لەو موسیبەتانە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەش ئاگاداری ئەکاتەوە کە ئەفەرمێ لا يدخل الجنة ئەمە وعدی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ناچێتە بەهەشت خاڵی سێهەممان کە مەبەستەکەی ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ناچێتە بەهەشت ئەو کەسەی کەوا قەدەری خوای گەورە بە درۆ بزانێت کەواتە لێرەوە بەڕاستی مەکانەتی قەدەرمان بۆ دەرەکەوێت کە قەدەر ئەو باوەڕەی کە ئێمە باوەڕمانە بێ پێی بێک باوەڕمان بەهۆیە کە قەدەر ئەسڵی دینەکەمانە ئەسڵی ئیمانەکەمانە بەڕاستی دەیان ئاەتی قورئان هەیە دەیان فەرمودەی پێغەمبەری ئازیزمان هەیە صلی الله عليه وسلم لەسەر مەکانەتەکەی بەڵام ئەوەش بزانین کە زانایان باس کاتێک کە باسی قەدەرەکان بە تایبەتی پێشەوە ئیبن قەییم ڕزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ خوای گەورە بەرەکەتێکی گەورەی ئاوای خسوتە عیلمی ئەو زاتەوە ئەو زانا گەورەی ئیسلامەوە کە خزمەتێکی زۆری گەورەی کردووە بە ئیسلام و مسلمانان کتێبێکی هەیە لەسەر قەزا و قەدەری خوای گەورە مەراتیبی قەدەرمان بۆ باسەکە مەراتیبی قەدەر لە چوار خاڵاکۆ یەکاتەوە ئەو ئەفەرمێ خاڵی یەکەمیان بریتێ لە عیلم واتە عیلمی خوای گەورە زانستی خوای گەورە عیلمی هەبووە پێش ڕوودانی کارەکان ئێمە ئەبێ باوەڕمان وا بێ کاتێک کە باس لە قەدەرەکەین ڕووداوێکەکەین دەڵێن ئەمە قەدەری خوایە ئەبێ ئەوە بزانین کە پێش ڕوودانی ئەم ڕووداوە و پێش دروستبوونی ئەم کەون و کائیناتە و پێش دروستبوونی ئەم ئەزوو ئاسمانە خوای گەورە عیلمی هەبووە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە ئەو ڕووداوە ڕووەیە ئەمە لەسەر عیلمی خوای گەورە کە پەروەردگاری عالەم لە قورئانە لە چەندەها شوێنە باسی عیلمی خۆی کردووە لە یەکێک لە شوێنەکانە فەرموویەتی وعنده مەفاتیح الغەیب هەموو کلیلی نهێنیەکان لای خوایە هەموو سیڕەکان لای خوایە هەموو ئەو نهێنیانەی کە ڕوو ئەدەن و ئەوەشی کە ڕووی نەیاوە و ئەوەشی کە لە مەولا ڕوئەیە هەمووی لای پەروەردگاری عالەمە یعنی هیچ شتێک لە عیلمی خوا دەرناچێت ئەبێ ئێمە ئاوا ئیمانمان بێ بە قەدەر و ئاوا لە قەدەر تێ بگەین کە پێش ڕوودانی ئەم کەون و کائیناتە پێش دروستبوونی ئەم کەون و کائیناتە پەروەردگاری عالەم عیلمی بەم ڕووداوانە هەبووە زانستی بەم ڕووداوانە هەبووە کە عیلمێکە عیلمەکەی پەروەردگاری عالەم قیاس ناکرێت لەگەڵ باقی عیلمەکانی ترە لەیسە کەمیثلیه شەی وەکو خوای گەورە خۆی فەرموویەتی لە هەموو شتێکی خوای گەورەیە ناشوبهێنێ بە شتێکی ترەوە بە تایبەتی لە عیلمیا کە خوای گەورە خاوەنی ئەو عیلمە گەورەیە کە لایەقە و شایستەیە لەگەڵ خۆیەتی خۆیە خاڵی دووهەم لە مەرتەبەی قەدەر لە مەراتیبی قەدەرەوەی کتابەیە کتابە بە معنای دوای ئەوەی کە خوای گەورە عیلمی هەبوو بە ڕووداوەکان کە ڕوئەیە اینجا پەروەردگاری عالەم فەرمانی کردووە بە مەلایکە بنووسێتەوە کەواتە هەر شتێک کە ڕوئەیە مامۆستا بەڕێز بزانین ئێمە کە خوای گەورە عیلمی پێی هەبووە دوای عیلمەکە بڕیاری نووسینەوەشی یاوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی ئیبن عەباس فەرمێ رفعت الأقلام وجفت الصحف
قەڵەمەکان بەسکراوەتەوە نووسراوەکەیش نووسراوە. خی گەورەش لە قورئانە باسی ئەو کتابەی بۆ کردوین، باسی ئەو نووسینەی بۆ کردوین فەرمێتی ئەلم تعلم أن الله يعلم ما في السماوات والأرض. نازانی کە پەروەردگاری عالەم ئاگای لە هەموو نهێنیەکانی مەرز و ئاسمانەیە، پێی نازانی؟ وەکو پرسیارێک لێمانەکە پەروەردگاری عالەم نازانن کە خوا ئاگای لێتی؟ ئەمە لەکوایە؟ فەرمێ ئین ذلك فی الکتاب. ئەمە لە کتێبەکە خوای گەورە تۆماری کردووە. هەموو ئەم وردەکاریانە، ئەوەی کە بە چاوە بینرێ، ئەوەی کە بە چاو نابینێ، لە عیلمی ڤایرۆس و میکرۆب و ئەو شتانەی زەڕێکە، هەمووی لای عیلمی خوایە، هەمووی لە عیلمی پەروەردگارایە، و هەموویشی ئین ذلك فی الکتاب. هەمووی لە کتابەکە تۆمار کراوە، هەر هەمووی. یعنی شتێک نییە لەم کەونە ڕووبە لە کتابی پەروەردگارە نەبێت. ئەو پزیشکەی کە اختصاصی لە نەخۆشیەکانی سەرەتانە بوو، بە نەخۆشەکەی خۆی وت تۆ تەنها تەمەنت 2 مانگی ماوە لە ژیانی دنیاە. بەپێی ئەو تەجروبە و ئەزمونانی ئێمە تۆ ژیانت دوای 2 مانگ کۆتاییەت. بەڵام وەختێک نەخۆشەکە 20 ساڵ دوای ئەوە ژیا و ئەو پزیشکەی خۆی کە اختصاصی ئەوە بوو بە ڕووداوێک دوای 2 مانگ کۆچی دوایی کرد. ئەمانە پێوترێ نهێنیەکانی قەدەر. زۆر جار ئەوەی ئێمە لەسەری ڕاهاتووین بە ئەزمون بە زانست پێی گەیشتوین، دیاریەکەین کە فڵانە کەس تا چنێکەژی، بەس مرج نییەوە دەربچێت، چکە قەدەر شتەکە دیاریەکان، نەک ئەزمون، نەک زانست. ئەمانە هەموویان مەحدود و سنووردارن. جارێکیان پیاوێکی کوشت بوو، بەناحەق کوشتی، هاوڕێی بوو، ڕەفیقی بوو. ئەم ڕووداوە ڕووداوێکی واقعیە کە ڕووی یاوە. دوای ئەوەی کە کوشتی و لە کاتێکە کە ڕەفیقی بوو، زۆر جار لە ماڵیان نەمایەوە، زۆر دڵسۆزی یەک بوون، بەڵام لی هەڵگەڕایەوە و لە شوێنێکە گرتی و کوشتی. ڕۆژێکی تر دوای ماوەیەک ئەم پیاوە هێنرایە بەردەسی باوکی ئەم کوڕەکەی کوژراوە. وتیانەوە فڵانە کەسە فەرموو تۆ بیکوژەرەوە. وتی منە ڕۆژەی کە دەسەڵاتم نەبوو تەسلیم بەخوا ئەم کرد. ئای ئێستا بڵێم خواییان ئەوە هاتۆتە بەردەستم و من خۆمەی کوژم، من وازم لێ هێناوە، خوای گەورە خۆی چی لەگەڵاکە لی بکات. من ئەو حەقا سپێرم بە خوای گەورە و من خۆم حەقەکەی لێ ناسێنم و نایکەم بە دوژمنی خۆم. هەرەو ڕۆژەی کە ئەم بڕیارەیە ئەم کەسە لە خۆشییان ئاسواری سیارەکەی خۆی بوو، چوو بۆ شارێکی تر. لەو شوێنەی کە ئەم ڕەفیقەی خۆی تیا کوشت بوو، لە هەمان شوێنە بۆ عەسرەکەی وەرگەڕا و جەنازەکەیان هێنایەوە. باوکی کوڕەکە شتێکی زۆر جوانی وتی من تەسلیم بە خوام کرد، دەستی من نەچوو ئەو خوێنە، بەڵام خوای گەورە بۆ عەسرەکەی بەیانێکی وازم لێنا بۆ عەسرەکەی هێنایەوە، هەمان حەقی لێسەند. لەبەرەوە لە پشتی قەدەرەکان شتی زۆر نهێنی و سەیر هەیە. ئێمە ئەبێت تەسلیم ببین بە قەدەر، چونکە ئێمە مرۆڤین ئازانم. توراب لەکوێ و ڕەب الئەرباب لەکوێ؟ ئێمەیە کە لەگەڵ دروست بووین، ئێمەیە کە ماهیەتێکی بچووک و قورسمان نییە، ئێمەیە کە قورساییمان ئەوەندە نییە کە بارستایی و نهێنیەکانی پشتی ئەم گەردوونە بزانێت. لەبەرەوە ئێمە مرۆڤین و خوای گەورەش خوای گەورەیە. لەبەرەوە قەدەرەکانی نەیاوەتە دەستی ئێمە، نهێنیەکانی ناو قەدەر شاراوەیە. و کاتێک کە ئێمە ئیمانمان بە خوا و بە ناوە پیرۆزەکانی خوا و بە دەسەڵات و بێسنووری و قودرەتی خوا هەبوو، تەسلیمیە بیت. خۆی وەختی ئینسان ئەگەر تەسلیم بەخوا بوو، ئیتر زۆر ئاسان قەدەرەکان قبوڵەکات و ئیمان بە قەدەر لە دڵ و دەرونیادا ئامەزرێت. هەر بۆیە لە پایەکانی ئیمانی شاکەوتۆتە ئەخیر. چکە کاتێک کە تۆ ئیمانێکی بەهێزە بەخوا هەبوو، ئیمانێکی باشە بە مەلایکەکان هەبوو کە ئەم گەردوونە بێ مەلایکەت نییە. ئەو بارانە ئێستا ئەبارێت، ئەو هەورانە مەلایکە ئەیبات و ئەسباب و هۆکارێکن بۆ ئەوەی کە خوای گەورە سازاندوونی، وەک چۆن تۆ ئاوی درەختێکەی، ئەوانیش هەورەکان لە یەک نزیکەکەنەوە. ئەوانیش کاریان هەیە لەم گەردوونەیە، ئیشیان هەیە.
کۆمەڵێ هەوری تر کە لە یەکەوە نزیکە بنەوە کۆمەڵێ مەلایکەی تر تایبەتن بەوەی کەوا ئەم هەورانە بارگاویەکەن و بارانە بارێت. خۆی گەورە لەم کەون و کائیناتەیە قەدەرێکی زۆر زۆر فراوان و بەرفراوانی خستۆتە ناو ئەم گردونە. ئێمە ناتوانین کۆیکەینەوە. سینەکەی ئێمە زۆر بچووکە تا بتوانێت کۆی کاتەوە. زەڕەبینەکانی ئێمە زۆر بچووکن بۆ ئەوەی بتوانین ئەمانە ببینین. لەبەرەوە ئەوەنەی لە ئیسلام و لە ئیمانە دیاری کراوە پێویستە بەڕاستی ئەوەنە بە دوای قەدەرا بچین. چکە زۆر جار یعنی پێ هەڵخلیسکانی تایە تۆ زۆر بۆ نهێنیەکانی ناو قەدەر بگەڕیت ڕەنگە پێت هەڵخلیسکێت، ڕەنگە بەرەو کوفر و بێدینی بڕۆی چکە ناگەیتە نەتیجەیەکی باشتیایە. ئێمە لە سەرمانە ئیمانیشی کامڵمان بە قەدەرەکانی خوا هەبێ بە شەڕ و بە خێریەوە. خاڵی سێهام ئەگەر شتێکمان لە یاد نەچێ بەڕاستی ئەویژەوەیە مەشیئەتی خوامان لە یاد نەچێ. خوا خاوەنی مەشیئەتە. ئەگەر شتێکیشی نووسی بێ ئەتوانێت لابالی ئەتوانێت ئەوە بە شێوەیەکی تر بینووسێ. یعنی خوا خاوەنی مەشیئەتە. خوا مەشیئەت لای خۆیەتی، بڕیار لای خۆیەتی، ویست لای خۆیەتی. ئەو بڕیارانە ئەو داویەتی ئەتوانێت گۆڕانکاری بەسەر بڕیارەکانی شابکە. قەدەر لای خۆیەتی، بڕیار لای خۆیەتی، مەشیئە لای خۆیەتی. جا مەسەلەی مەشیئە لە دەیان شوێنی قورئانە پەروەردگاری عالەم باسی مەشیئەتی خۆی کردووە. و یەکێک لە فەرمودەشینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە بەڕاستی لە دوای ئەم فەرمودەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعایەک هەبوو هەمیشەئی کرد کە حەق وایە بەڕاستی ئێمەیش ئیمانداریش هەمیشە دەممان لەگەڵ ئەم دوعایە نابێت کە دوعای پێغەمبەری ئازیزە صلی الله علیه و سلم. فەرمووی هەموو دڵی بەنی ئادەم لە بینی دوو پەنجەی قودرەتی خوایە. خوای گەورە خۆی ئەمدی و دیویان پێیەکە. یعنی خوا بڕیاریاوە چۆن ئەکات ئەوە بڕیار خۆیەتی، مەشیئە لای خۆیەتی، ویست لای خۆیەتی، بڕیارەکان لای خوایە. ئێمە دەسەڵاتی ئەوەمان نییە خوا نەخواسە ڕخنێ بگری لە خوا. ئێمە مەشیئەتی ئەوەمان نییە کە قسەی لە کاری خوایە بکەین. ئەبێ ئێمە لەم دیدەوە بڕوانین بۆ قەدەری خوای گەورە. لە زمانی پێغەمبەری ئازیزا ڕووداوێک ڕوویدا مامۆستا تەمەن ئەو نمونانەی کە لە ژیانی پێغەمبەری ئازیزاوە لە سەمانی پێغەمبەرە ڕوویاوە بەڕاستی لێوان لێوە لە دەرس، لێوان لێوە لەوانە، لێوان لێوە لە پند و عیبرەت بەڕاستی بۆ ئێمە. ئەفەرمێ پیاوێک هەبوو کوڕێکی گەنج بوو. ئەم کوڕە گەنجە باوکێکی نەخۆشی هەبوو. ئەم باوکەی خۆی ئەگرت بە کۆڵەوە 5 فەرزەئی هێنا بۆ مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژیانە کرد. ئیتر چەند ڕۆژێک پیاوەکە دیار نەما، پیاوە پیرە بە تەمەنەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عادەتی وا بوو کە کەسێ دیار نەما یەکسەر هەواڵێ پرسی. فەرمی ئەو پیاوە نابینم، ئەو پیاوە نەخۆشە، ئەو پیاوە پیر و پەکەوتەی کە کوڕەکەی بە کۆڵی هێنا. وتیان وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کوڕەکەی وەفاتی کردووە، ئیسە پیاوەکە لە ماڵەوەیە و ئیتر توانای ئەوەی نییە بێ بۆ مزگەوتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی سوبحان الله، ئەگەر کەسێک لە برێتی کەسێک بمایەتەوە خوای گەورە ئەو کوڕەیە هێشتەوە لەبەر خاتی ئەو باوکەی. کەواتە مامۆسا مەشیئەتی خوا ئەو شتان ئەو نهێنیانەی کە خوا لە پشتی ئەم ڕووداوانەوە کە ڕوئەیە ئەوە هەمووی لەناو مەشیئەتی پەروەردگارایە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی دڵی عەبدەکان لە بینی دوو پەنجەی قودرەتی خوایە. ئەم دیوە و دیویان پێکا پەروەردگاری عالەم. جایتر بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای ئەم فەرمودەیە ئەیفەرموو اللهم یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. ئەی ئەو زاتەی دڵەکان ئەم دی و دیو پێکەی، دڵەکەی ئەم پێغەمبەرە، دڵەکەی ئەم عەبدەی خۆت کە پێغەمبەری خوایە لەسەر دینەکەی خۆت دامەزراوکەی. حەقە بەڕاستی ئێمە هەمیشە دەم بە دوعا بین بۆ ئەمە بەڕاستی دڵمان دامەزراو بێ. خاڵی چوارەم و ئەخیری مامۆستاگیان کە خوای گەورە خاوەنی ئەو عیلمە بوو، دوایەوە کتابەتی هەبوو و دوایەوە مەشیئەتی پەروەردگاری عالەمە. و خاڵی چوارەمیشیان ڕووداوی ڕووداوەکەی، یعنی ئەو شتێک کە ڕوئەیە. هەموو ئەمانە ئەم چوار مەرتەبە بەڕاستی بیانەوتێ مەراتیبی قەدر کە خوای گەورە کە ئەم ڕووداوە کە ڕوویە بەم خاڵانە تێپەڕیوە. یەکەم جا پەروەردگاری عالەم عیلمی پێی هەبووە،
دوایەوە پەروەردگاری عالەم بڕیاری نووسینی یاوەتەوە و دوایەوە پەروەردگاری عالەم مەشیئەتی هەیە لە گۆڕانکاریەکان و دوایەوە ڕوودانی کارەکە بەڕاستی بۆیە پەروەردگاری عالەم یەکێک لە ناوەکانی ئەلخالق بەدیهێنەری شتەکانە یعنی شتەکە خۆی نییە بەس خوای گەورە بەدی ئەهێنێ دەسەڵات و توانا و قودرەتی ئەوە هەیە کە ئەو شتانە کە بەدی بێنێ ئێستا مەسەن یەکێک ئێمە کەسان یعنی ئەمریکا خۆمان ئێستا بە چاوی سەر ئەیبینین لە دروستکراوەکانی پەروەردگاری عالەمە 500 ساڵ پێش ئێستا 1000 ساڵ پێش ئێستا نە ئێمە هەبووی نە باوکمان هەبوو نە باپیرمان هەبوو نە ئەم خانوو هەبوو نە ئەم ماڵە هەبوو هیچ ئەم دەستگانەیە کە ئێستا ئێمە بە چاوی سەری خۆمانە بینی هیچی نەبوو و لەوانەیە 100 ساڵێکی تێت و 100 ساڵێکی تێ هیچ شتێک لەم شتانە نەمابێت بۆیە ئەمانە خوای گەورە خوا بەدیهێنەری شتەکانە لە نەبوو ئەیهێنێتەوە بوون بەڕاستی جا بۆیە ئاخر مەرتەبەی قەدەر بریتێ لە خەڵقی شتەکە کەفودانی ئەو شتە کە پەروەردگاری عالەمی هێنێتە بوون بەڕاستی مامۆستا باوەڵ بوون بە قەزا و قەدەریش پێم خۆشە قسەکانم بێنمە سەر ئەو خاڵە بەڕاستی باوەڵ بوون بە قەزا و قەدەر کۆمەڵێ سوود و قازانجی زۆر گەورە ئەکەێنێ بە ئینسان ئەگەر ئینسان خاوەنی باوەڵ بێ بە قەزا و قەدەری خوای گەورە یەکەم سوودی ئەوەیە کە تۆ ئیمانت پێی دامەزراوە بێ یعنی ئەوە گەورەترین سوودی باوەڵبوونە بە قەزا و قەدەر کە تۆ ئیمانت پێی دامەزراوە بێ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئیمانی هیچ کەسێ لە ئێوە تەواو نییە هەتا وەکو ئیمانی بە قەدەر تەواو نەبێ بەڕاستی لەگەڵ ئەوەیشە مامۆستا ئیمانبوون بە قەدەر واد لێکا کە ئازابی کە بە قووەتە بی کە بە هیممەتە بی بەڕاستی نمونەمان زۆرە لەم نمونانە مامۆستا خالیدی کوڕی وەلیدێکێکە لەو پیاوە هەرە گەورە و گرنگانە کە لە زمانی پێغەمبەری ئازیزە صلی الله عليه وسلم و لە دوای پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم چەندێ ئەو پیاوە بەشداری شەڕی کردووە چەندێ بەتایبەتی لە زەمەنی ئیسلامەتیەکەیە چەندێ گەڕاوە بە دوای شەهادەتە لە کاتی سەرمەرگە سبحان الله قسەیەکی زۆر عەجیب و غەریبەکە ئەڵێ بە چواردەورەکەی ئەڵێ وەرن سەیری جەستەم کەن شوێنێک نییە لە جەستەی خالیدا بریندار نەبوو بێ شوێنێک نییە لە جەستەی خالیدا زامان نەبوو بێ ئێستا گەڕام بە دوای شەهادەتدا دەستم نەکەوت ئێستا لەسەر جێگاکەی خۆمە خەوم ئەمرم و لەسەر ئەم جێگای خۆمە ئەبێ ئاواگیانم دەچێت جا بۆیە بەڕاستی مامۆستاگیان یعنی باوەڕبوون بەو قەزا و قەدەرە و هات لێک ها کە بەهێزەبی بە قووەتە بی کاریگەر دەبێت یعنی تووشی تەمەڵی نابی تووشی تەوەزولی نابی لە شتەکان ناترسی ئەخر کاتێککە ئێماڵێن ئینسان ئیمانی هەبێ بە قەزا و قەدەری خوای گەورە ناترسێ لە شتەکان بەداخەوە هەر لەم زروف و زەمانی خۆمانە ئیبینین کەسی وامانەیە مەسەلەن قەلە ڕەشێک بۆ ئاسمانە دەنگێکی لێوەیەت ئەم یەکسەر لێرە ئاو لە چۆکانیا نامێنێ دەستێکەوێتە لەزە مەسەلەن قاچێکەوێتە لەزەرە بەخوا شومە شتێک ڕوایە کاکەوە نەبوونی ئیمانە بە قەزا و قەدەر یعنی چۆنە بێت تەیرێت تویرێت تەسیرکار لە تۆ یعنی بەداخەوە ئێستەیش لە هەنێ ماڵە ئێستەی لە هەنێ شوێنە بینی سێرەکەین مانگ و ئەستێرێکی هەڵواسیوە بەقی خانۆکەی خۆیان على ئەساس ئەمە چاو لایە و نفوس لایە و حەسادەت لایە و ئەمانە بەڕاستی مامۆستا خوی جەهالەتە خوی نەفامیە بەڕاستی پێچەوانەیە لەگەڵ قەدەری خوای گەورەیە بۆ گەر قەدەرێک لەلایەن خوای گەورەوە بێ بڕیارێک لەلای خوای گەورەوە بێ ئەم شتانە ناتوانێت قەدەری خوا بگێڕێتەوە ئەم شتانەیە بتوانێت قەدەری پەروەردگاری عالەم گێڕێتەوە بۆیە بەڕاستی ئەم شتانە مامۆستا بێ بە خۆمان نابچینەوە و مراجعەی خۆمان بکەین لەواچ حادیسەی ڕوویا بێت سبحان الله خوای گەوری ویسی وا بێ ئەو حادیسەیە کە بەدەستی تۆ ڕوویداوە بەبارێک کە ئاشکاواتان ئێستا زۆرەکە بیری لێ خەماوانە سبحان الله گەر و کارە بوو بێت لەواچە بوو بێتە ماینە ڕەحەتی بۆ من هەتا ئێستا لەواچە بەسەر شان بۆ ما بێتەوانێ بەڵام زۆر جار کە بیری لێ خەماوانە سپاسی الله ئاغم لەسەروی کە ئەو کارە ڕووی ناوە ئاوا هەبووە ئەنە بە شێوازێکی کە بووە ئەو مەکەمە بەسم بووە ویستم ئەو کارە بکەم وانە بوو عسى آياتك فرمي وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم بله يعني تسليم بون شتيكي باشا بقدر كان گومانیت یانێ ئەو پێشێکە لە پایەکانی ئیمانمان پێویستە وەکو مسلمان باوەڕمان پێ بێت کە تەسلیم بین وەکو خەیر و چاکەکەی وەکو چۆن پێغەمبەر فەرمێت ئەو شتێکە ئێوە حەز ئەەکەم بۆتان بێ والله ئەعلەم ئاەتی شار پێم وابێت ئێوە حەز ئەەکەم بۆتان بەڵام کە بۆتان نابێت ئەو دیارە خێرێکی تێەوە فەزلی ئەڵڵایە بەسەتانم کە ئەو کارە بۆ ئێوە نابێت ولا کاتێک ئێوە حەزەکەن ئەو شتە بۆ ئێوە نەبێ بەڵام کە بۆ ئێوە ئەبێت دیارە خێرێکی تیا ئینسان نازانەوە خەیرە چییە ئەوەش بابەتێکە و سپاسی خوای ئێوە لەسەری کە ئەوە نزیکە هەر لە قەدەرەوانێ ڕێکەوتۆ کاکێ من تۆ سەفەرێکە کردبێت ڕۆشتی بۆ شوێنێک زۆر حەز کردو فریاب بکەوی لەگەڵ کۆمەڵ ڕەفیقا خزمە
کەچی فریان نەکەوتوی کەچی ڕێ نەکەوتووە زۆرە پێ ناخۆش بۆ کەچی دوای خێرێکی گەوریتیا بووە مامۆستا ئەزمموی ژیانی ڕۆژانەمانە ئەو شتانە بچین بۆ شوێنە یا بتێ زوو بکەیت یا بتێ دەنگ بیتەوە یا بتێ ئەو شتە بکەیت زوو بچیدا ئەزان حەز زۆر بە هاتوچ خۆمانەکە سارە هاتوچ وەگەین ئەمانە لە ترافیکەکە دەقێ زووتر بڕۆین بەڵام کە ئەوەسین دوای کە بیری لێکێتەوە وەڵە زۆر جام لەو کاتانە خۆش نەفەر خۆم کە دێ بەسەرما تووڕە ئەم بەڵام کە دوای بیرێک مەفەسڵی ئەڵڵایە بەسەرمانەوە کێناڵم لا تووشی حەدیسام هەر هیچ نەبێت ئەو سارێک کە خۆی گەربی بەخشیوم کە خۆشەویستە لەنام ئەگەر پەلم کردایە قەدەری خوا تووشی شتێ بوومە لایەنە دوای نەڕەحەت گوایە دەسەم بەڵام ئێستا وا دەنگ گەیشتم الحەمدەکە بە سەلامەتی گەیشتم ئەوە فەزلی ئەڵڵایە بەسەرماوەندێک خۆی گەور پاراسومی واهی کاکێ من جاری وایە ئێمە سەرنجمان زۆر ناچێتە سەر قەدەرەکان یعنی ژیانی هەر یەکەمان بەردەوام چیرۆکە ینی ئالێراچین بۆ شتی ترەویتر چۆن سەرنجمان بچێتە سەر قەدەرەکان چۆن بچین ینی بەڕاستی ئەم نیعمەتی قەدەرە ببینین کە خوا نەخشەی بۆ ئێمە کێشاوە ئێمە لەسەر نەخشەی خۆمانە ڕۆی مامۆساوەک بۆ ڕێز نافەرم ئێمە هەمیشە چامان لەوەیە کە چامان لە پێش خۆمانە چامان لە مەوزوعی دوای ئەو کارە سادەنی نە دوای ئەو ئیشانێک کە خۆمانە یەکەین بەتەئکید ئەمە خۆ هەر شخصی خۆم لە خۆمانە دەست پێەکەین وەکو کە پێم وتی حەز ئەکەین زووتر بگەین بەڵام چێ ناڵێ ئاخیرەکەی دوای کە دەنگەیشتنەکەی چ خێرێک چ باشترێکی تیا وەرەیە کە زووتر بگەین و باشتر بکەین لە ناو نمونونەکانی قەدەری شابەڕاستی نمونە زۆر زۆر مامۆستا من پێم خۆشە نمونەیە بگێڕمەوە کە بەڕاستی هەر کاتێکە گێڕمەوە خۆم بۆ خۆم یعنی بیری لەکەمەوە چ قەدرێکی خوا بوو ئەمە چۆن پەروەردگاری عالەم ئاوا ڕێکی خست تەبعاً خوای گەورە ئەو شەرەفەی پێدان کە لە خزمەتی تەواوکردنی ئەم مزگەوتا بووین بۆ تەواوکردنی ئەم مزگەوتە سەردانی چەند خێرخوازێکمان کرد یەکێک لەوانە برایەکی ئازیز و خۆشەویست بوو پێویستیمان بە کۆمەڵێک کاشی مەڵمەڵ هەبوو کە بگونجێ هەم لەگەڵ کاشی عەرزیەکەمانە هەم بگونجێ لەگەڵ خشتی مزگەوتەکەمانە ئێمەش چوین بۆ دوکانەکەی و پێشنگاکەی لە پێشنگاکەیە کۆمەڵێک کاشی زۆری دانابوو بەڕاستی مەڵمەڵ مەبەسم کۆمەڵی مەڵمەڵی زۆر جوانی دانابوو کە ئاوا سەیری سعرەکانمانە کە سێرەکین سعرەکانی زۆری تێئەچێ یعنی ئێمەش بیرمان لێ کردو وەڵاهی ئەمە زۆری تێئەچێ و بەڵام بەخوا زۆر جوانە و زۆر لەگەڵ ئیشەکە ئێمەشا گونجاوە ئیتر منیش وتم بەو برایە کە لێوێ بووتم بێزەحمەت ساحێبی ئەم ئیشە لەکوێیە وتی وەڵام مامۆستا لێرە نی لە تورکیایە وتم ئەتوانم پەیوەندێکی لەگەڵا بکەم وتی بەڵێ ئەتوانی بەڵام ئەمڕۆ ئیشی هەیە ئەگە بتوانانی شەوت ئەوی سەعاتنەوە و ناوە پەیوەندێکی لەگەڵا بکەی باش منیش ژمارەکەی وەرگرت و شەو پەیوەندێکم لەگەڵا کرد و خۆم پێ ناسان بەس پێشتر ئەو برا خۆشەویستەم ئەناسی خۆم پێ ناساوت و مەڵا شتێکی ئاوامانەیە و پێویستیمان بە شتێکی ئاوایە ئەویش لە دوای قسەکانی وتی سوبحانەڵڵا مامۆستا وەڵایی شتێکی عەجیب ڕوویاوتم چییە وتی وەڵایی من دوو کاشی دوو مەڵمەڵە ئەو مەڵمەڵانە ژماری زۆر بوو مامۆستا مەڵمەڵەکە پێشنگایەکی گەورە بوو ماشەڵڵا لەوانەیە 30 جۆر من ئەتوانم بڵێم 40 دانە جۆر مەڵمەڵی تیادا نابوو بە ئەنواع قیاس بە ئەنواع ڕەنگ وتی وەڵام مامۆستا دوو مەڵمەڵ لەو مەڵمەڵانە ئێستا بڕیارم یاوە بیکەم بەخێر یعنی پێش تەلەفۆنەکەی تۆ بڕیارم دابوو ئەو دوو مەڵمەڵە بکەم بەخێر ئیتر بۆ مزگەوت بێ بۆ ماڵی فەقیر و هەژار بێ هەر کەسێ بێ داوام لێ بکە بۆ ئەو دوو مەڵمەڵە هەموو یەکەم بەخێر وتی ئەی نازانی ژمارەکەی چەنە ڕەنگەکەی چۆنەوتم وڵای ڕەنگەکەی ماشەڵڵا ڕەنگی زۆرتیایە بەس بەخوا ژمارەکەیشی نازانم وتی دێ باشە دوای تەلەفۆنەکەی تۆ من پەیوەندیان لەگەڵ هاکەم تۆ بەیانی بچۆ سەردانێکیان بکەیت ئێمەش بەیانی لەگەڵ چەند برایەکە کە سەرپەرشتی مزگەوتەکەمانە کە چوین لە خزمەتیانە چوین بۆ لای کوڕەکەی وتم کاکە یان باوکە ئەمشۆ تەلەفۆنی بۆ کردوتی بەڵێ ئیتر ئەوشتی مامۆستا توخوا بێ زەحمەت کاشەکە ئێوە مەڵمەڵەکە ئێوە کامە بوو وتم وەڵا ئاوێ وتی سوبحانەڵڵا مامۆستا وەڵاهی ئەو مەڵمەڵە یەکێکە لەو دوو مەڵمەڕەی کە باوکم کردوێتی بەخێر هەر هەمووی ئیتر خوای گەورە لێ ڕازی بێ مامۆستا یعنی بارێکی زەحمەتی بۆ ئێمە بار کرد بەڕاستی ئەو پیاوە بەڕێزە لێرێ شۆ داواکەم لە خوای گەورە باشترین و جوانترین پاداشتی باتەوە یعنی ئەوەی کە ئێمە دڵمان پێوە بوو ئەوەی کە ئێمە حەزمان لێ کرد ئەوەی کە گونجاو لەگەڵ کارەکەی ئێمەیە و ئەوەی کە ئێمە بیرمان لە پارەکەی و لە زۆری پارەکەی و لەوانە ئەکردەوە سوبحان پێشتر ئەوەی کردووە بەخێر نە ئەو ئاگای لە ئێمەیە نە ئێمە ئاگامان لە ئەوە بەڵام لە قەدەری خوای گەورەیە لە بڕیاری پەروەردگاری عالەمە ئەوە کراوە بەخێر تەواو کۆتایی بێتوە
ئیتر کە ڕۆشتین یعنی جاری وایە هەنێشت ڕووەیە یعنی کاتێک کە ئەو هەواڵم بیست یعنی حەزمە کرد هەر لەوێ لەسەر ئەو خۆڵە سوشتەیەکی شکر بەرم بۆ خوا چۆن خوا ئاواییە بەدەمی عەبدەوە ئەوە کارێکی بۆ کا بەڕاستی ئەمانە هەمووی قەدەری خوای گەورەیە پێش دروستبوونی ئێمە پێش دروستبوونی مزگەوت پێش دروستبوونی ئەم ئەزوو ئاسمانە پێش دروستبوونی ئەم کەون و کائیناتە پەروەردگاری عالەم عیلمی بەوە هەبوو ڕۆژێک منەچمە بە دەرگای ئەو پیاوە و ئەو پیاوەش تووشی ئەو خێرە ئەبێ کە ئێستا هەر کەسی هەنگاو هەڵەگرێ بۆ مزگەوتەکە بەسەر مەڕمەڕی ئەوواڕوە کە ئەوە مژدەیەکی خۆشە ئینشاءڵڵا خوای گەورە جوانترین پاداشتی باتەوە بەڕاستی. پرۆفیسۆرێک دکتۆرێکی ئیخسایی دەرسی بە قوتابیەکانی ئەو لە کۆلێژی پزیشکی و لە هەمان کاتایەکێک بوو لە جەڕاحە مەشهوور و ناودارەکانیش لەگەڵ تەلەبەکانی هاتە دەرەوە بۆ سەر شەقامە گشتیەکە لەو کاتا کە بە کۆمەڵ قسەیانە کرد لەو کاتا سیارەیە خۆی کرد بە ناویانە هەمویان ڕایان کرد بەس بەر یەکێک لە قوتابیەکانی کەوت کە بەری کەوت کێشای بە دیوارێکە و گورچیلەی زەبری زۆر ترسناکی بەرکەوت هەرم دکتۆرە خۆی چونکە جەڕاح بوو بردیانە تەواری و لە تەواریە عملیاتیان بۆ کرد تەلەبەی کۆلێژی طبی و ئومێد و ئاواتی زۆر و دوای چەند ڕۆژێک کە عملیاتەکەی تەواو بوو تەمەن وریان کردەوە و گورچیلەیەکیان دەرهێنا چووکە لە کار کەوتە بوو خراپ بوو ئەو گورچیلەشیان ناردبوو بۆ فەحەس کە پێوترێ بایۆپسی دوای چەند ڕۆژێک کە فەحسەکە هاتەوە دکتۆرەکە هات بۆ لای نەخۆشەکەی کە تەلەبەی خۆیشی بوو سیرەکە زۆر مات و مەلول و بێتاقەتە و پێوت کوڕی خۆم بۆچی ئەوە بێتاقەتی تی مامەسا لەم هێشتا من کولیم تەواو نەکردووە تووشی و عملیاتە قورسە و تووشی ئەو ڕووداوە ترسناکە و گورچیلەیەکم لە دەستداوە ئێستا گورچیلەیەکم ماوە بەڕاستی چۆن خەفەت نەخۆم چۆن بێتاقەت نەبووم مامۆساکەی پیاوێکی موسڵمان بوو دکتۆرێکی موسڵمانی ئیماندار بوو وتی کوڕی خۆم خوای گەورە ئەو سیارەی بە ڕەحمەت بۆ تۆ نارد ڕەحمی خوا بوو کە ئەو سیارە لێ یایی وتی چۆن مامۆسا شتیوە چۆن بێ ڕەحمی خوا بوو کە عەمەلیاتیش کرایت ڕەحمی خوا بوو کە گورچیلەیەش دەرهێنرا ئاخر چۆن وتی کوڕی خۆم تۆ گورچیلەت کە ناردمان بۆ فەحسەوە فەحسەکەی هاتوتەوە جۆرێک لە سەرەتان هەیە کە زۆر نادیارە یعنی نەگاتە دەرەجەی 34 کەشف نابێت ئەو کەسە سەرەتانی هەیە چونکە ئازار و شت هەستی پێ ناکەی لە گورچیلەتەوە ئەوە فەحسەکە هاتوتەوە لە سەرەتای ئەو نەخۆشی سەرەتانە تایە دروست بۆ لەو گورچیلەتە ئێمە گورچیلەکەمان دەرهێناوێت خوای گەورە ئەو سیارەی بۆ ناردی تا ئێمە ئەو گورچیلە دەربنێرین بینێرین بۆ فەحس دەرکە و سەرەتاکانی سەرەتانێتیەوە دەرمان هێناوە نەجاتێ بووە ئەگەر بگەیشتایەتە چەند مانگێک یا ساڵێکی تر لەوانەیە بە هیچ جۆرێ چاک نەبووی تاوەبی کوشتیتایە کەواتە خوای گەورە بە ڕەحمی خۆی شتێکی بۆ ناردی کە لای تۆ خراپە بە نەزەری تۆ زۆر خراپە بۆت هاتووە بەڵام ڕەحمەتێکی گەورەی فراوانی خوای گەورەیەکە ئەو شتەی بۆ ناردوویە وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم هەرەو نمونەیە کە پیاوێک لە لادەیەکە ئەسپێکی جوانیە بێت ڕۆژێکیان ئەسپەکەی ونە بێت خەڵکیان سەرخۆشی لەکەن فڵانە کەس وەڵای سەرخۆش لێک ئەسپەکەی نادۆزێتەوە ئەڵێ ئینشاءڵڵا خێری تایە دوای ماوەیەک بە چەند ئەسپێکی کێویەوە یێتەوە بۆ ماڵەوە ینی ڕاوی چەند ئەسپێکی کردو ئەسپەکە خۆی کێتەوە ماڵەوە خەڵکیان ئەڵێن وەڵڵاهی خێری تیا بۆم ئەسپەوە ماوەیەون بوو ئەوە تا چەند ئەسپێکی کێوی لەگەڵ خۆیان هێنا و قازانجێکی باشەکە ئەم ئەسپانە ڕامەهێنیت ئەوشتی وەڵڵاهی خوا خۆی زانێ خێر لە چیە لەوانەیە ئەمە خراپ بێ بۆ من تۆ قازانج دەسەکەی یعنی چی خراپ بێ یەکێک لەو ئەسپانە کوڕی ئەم پیاوە چوو بەلای یەکێک لە ئەسپەکانە دەستی هێنا بە گردنیا و ئەوانە ئەویش لە قەیەکی لێە ڕانێکی شکان ڕانێکی کوڕەکەی شکان خەڵک هاتن سەرخۆشیان لێ کردوتیان وەڵڵاهی قسەکە ڕاست دەرچوو ئەوە تا ئەم کوڕەت ڕانی شکا بەهۆی ئەم ئەسپانەوە وتی لەوانەیە خێریتیانە بیام ئەسپانە وتی ئەم جارەکە کوڕەکەم ڕانی شکاوە لەوانەیە خێریتیاوێ تێنەگەشت ناخ چۆن یانی خێریتیایە پاشای ئەو وڵاتە تووشی شەڕێکی گەورە بوو ئەمری کرد هەرچی گەنجێک
لە عمری ئەو کوڕی ئەوە بێت بیبن بۆ عسکەری و بە زۆری بیبن بۆ شەڕەکە شەڕێکی زۆر ترسناک بوو بەڵام کە هاتن سەیران کردم قاچی لە گەچایە و قاچی شکاوە نەیان برد کەواتە خێری تیا بوو ئێمە پشتی قەدەرەکان زۆر نابینی زۆر کەمیان هەیە کەشف بێت نهێنی ئەم قەدەرانە زۆر نادیارە لەبەرەوە با تەسلیم بە قەدەرەکانی خۆی گەورە ببین ئیمان بە قەزا و قەدەر یعنی بێ خۆ تەسلیمی خوداکەی ئەوانەی کێنە پێشمان هیچی بەدەست خۆمان نییە بۆ ئامادەین و ئیشاءڵڵا هەم بەخێرە گەڕێ بۆ ئینسانەکە یعنی زۆر جەڕێکە ئینسان شتێ بە باشیە بینێ بۆ خۆی کەچی سوبحان الله ئیتر لە ماڵا بێت لە ژنهێنا نابێت لە کچێکەش لە شوکرد نابێت لە سیارەکڕی نابێت لە خانووکڕی نابێت کەچی خواڕێکی ناخە خەفەتی بێ خۆی دوای بۆ دەرەکە کە شتە باش بۆ نەبوو بەڵێ کورە هەمی ویستی خدای لەسرە مادەم وایە ئێمە ڕازی بە قەدەرەکانی خۆی گەورە نمونەیەکی هەر لە ژیانی باڕۆی خێزانی خۆمان ڕوویاوە پێم خۆش ئەوش هەر کاتێکە ئیگەڕمەوە یعنی بیر لەو قەدەرە خوایە ئەەکەمەوە چۆن بۆ قەدەرەکە باوکم بە ڕەحمەت وێخوا لەگەڵ مردووی حازریە خوای گەورە لە باوکی من و لە باوکو داکی جەنابتان و ئەم دۆست و ئازیز و بینەران و ویسەرانیش خۆش بێ ئەو کاتە ئێمە ماڵمان لە کەلار بوو تەلەفۆنات و پەیوەندی ئاوا نەبوو نۆرماڵیشمان نەبوو بەڕاستی ماڵ باوکشم لە دەربەنی خان بوو برایەکی بچووکم هەبوو ئەو کاتە بچووک بوو ئێستا الحەمدوللا گەورەیە و ماشەڵڵا خاوەنی ژن و مناڵە بەیانی من عادەتم وا بوو هەر دوای نوێژی بەیانیان نەئەخەوتمەوە بەیانی نوێژی بەیانیم کرد لە مزگەوت و هاتمەوە یعنی هەر وەکو چۆن بڵێ زۆر خەومە هات زۆر معنوو بووم لە خۆیەوە وتم با تۆزێ بخەوم ئیتر یەک تۆز خەوم لێکەوت و
لەوانەیە چارێکێک هەرەوە نەبووە تەسەورەکەم خەوێکم بینی لە خەوەکەمە ئەوەم بینی بە ڕەحمەت بێخوا باوکم براکەمی بە باوشەوەیە بەڵام براکەم هۆشی هەیە زۆر لە حاڵەتی تەبیعیایە ئەوە بە باوشیە بوو هێنای لەسەر کەوانتەرەکەی ئێمە داینە کە داینە باوکم ئاوا دەستی دەرکرد لە ژێر براکەم با بڵێن سیرەکەم دەستی باوکم خوێنی پێوەی ئیتر کە من ئەم دیمەنەم بینی کە خەبەرم بوویەوە ئیتر چۆن بڵێ عەجایب و بەلامەوە ترسێک ینی عادەتەن ئینسان بۆ ئەم جۆرە شتانە ترسێک ڕوویتیەکە یەکسەوتم بە خێزانوتم با بڕۆینەوە بۆ دەربەنی خان هەرچی ئەویش وتی چی بووە چی نەبووە وتم وەڵایی خەوێکم بینیوە و حەزەکەم جارێ بڕۆمە با بڕۆینەوە خۆمان بڕۆینەوە باشتر تاوەکو بنێن بە شوێنمانە بە دڵنیاییوە شتێک ڕوویاوە ئیتر کە من ڕۆشتمەوە دام لە دەرگای ماڵ باوکم بە ڕەحمەت بێ خوا دایکم دەرگاکەی کردەوە کە منی بینی دەستی کردە گریان وتم چی بووە دایکە گیان قسە بکە وتی وەڵا باوکت لەگەڵ مامە حاجی خەزووتە ڕۆشتم بۆ بەغا کاکە سەعەد کە برا بچووکمان بوو تووشی نەخۆشیە گاتۆ بدوانە بۆ بەغا منیشتم دەی دایکە گیان وەڵاهی منیش ئەم بەیانی ئەو خەوە هێنام بێتیوە خەوێکی ئاوان بینیوە الحەمدوللا سەعەد باشە پشتیوان بەخوای گەورە چونکە بە باشی بینیومە بەس تەسەورەکەم عەمەلیات کرابێ چونکە سکی دڕابوو بە باوکشم دەستی بە خوێنەوە بوو بەس ئومێد دەکەم ئینشاڵڵا باش بێ یعنی ئالەم قسانە بووی مامۆستا یعنی هەمووی لەوانەیە دەقەیەکی بەسەر نەچوو بێ لەم قسانە درا لە دەرگای حەوشەمان درا لە دەرگای حەوشەمان چون دەرگامان کردو سێرەکەی مامە حاجی خەزوورمە بەتەنها لە بەغاوە خی گەورە عاقبەتی ئێمە ئەوانش بەخێر بکێڕە بەتەنها لە بەغاوە هاتبووە بۆ ماڵ ئێمە بۆی هەواڵەکەمان باتی جاتر هەواڵەکەی پێداویتی وەڵا الحەمدوللا ماڵەکەتان باشە شکر لەخوا بەزای عەمەلیات کراوە و بەردێ لە گوچیلەیە بۆ بەردەکەیان دەرهێنا و الحەمدوللا زۆر باشە ئەگەر بەیانی دەرینەکەن لەوانەیە دوو بەیانی ئینشاڵڵا دکتۆر دەری کاوسیحەتی زۆر باش جا ئەمانە مامۆستاگیان هەمووی قەدەری خوای گەورەیە بۆیە بەڕاستی حەق وایە ئێمەی ئیمانداران باوەڕێکی بتەومان هەبێ بە قەدەری خوای گەورە ئەگەر باوەڕمان هەبوو بە قەدەر نیشانەی کەماڵی ئیمانە و نیشانەی دڵنیاییە و نیشانەی سەرکەوتن و سەعادەتە بەڕاستی و نیشانەی ئەوەیە کە بەڕاستی من دڵمان خۆش بێ چونکە خوای گەورە داوای لێکردین لا تەهینوا ولا تەحزەنوا وأنتم الأعلون ئەگەر ئێوە سەرکەوتون خەم مەخۆن خفەت مەخۆن بەس بە مەرجی ئیمان مادامە ئیماندار بی لە ئیمان یەکێک لە پایەکانی بریتی لە ئیمان بە قەدەری خوای گەورە داواکەم لە خوای گەورە بە ناوە جوانەکانی و بە سیفاتی بەرزی و بە ئیسمی عەزەمی و بە جەلال و جەمال و قودرەت و عەزەمەتی لێزمە بارانی لێخۆشبوون و مەغفیرەتی خۆی ببارێنە بەسەر هەڵە و پەڵەمانە و خوای گەورە عاقبەتمان بەخێرکا و ئیمانمان دامەزراوکە بە هەموو پایەکانی ئیمان بە تایبەتی ئیمان بە قەزا و قەدەری خوای گەورە